دەنگۆی بڵاوبوونەوەی دراوی ساختە لە بازاڕی ئاڵوگۆڕی دراو لە قەزای سۆران نیگەرانی و دڵڕاوچەی لای بەشێک لە هاوڵاتیانی ئەو سنوورە دروست کردووە. لە ئێستادا لە نێو هاوڵاتیانی سۆران باس لەوە دەکرێت 25,000 ساختە کەوتۆتە نێو بازاڕەکانەوە. هاوڵاتیان و خاوەن نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو لە ڕێگەی پەیامەوە داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت هەستن بە بنەبڕکردنی ئەو کارە نەشیاوە. دەنگۆی بڵاوبوونەوەی پارەی تەزویر لە ناو هاوڵاتیان دڵڕاوچەی دروست کردووە، قەڵەقی لە لای هاوڵاتیان دروست کردووە. داوا لە دەستگا ئەمنیەکان دەکەم، دەستگا ئەمنیەکانی سۆران تونند و تۆڵتر بن بەرامبەر ئەو کەسانی کە دراوی تەزویر دێنە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی خەڵک دڵنیابی لە سەر و سامان و مڵکی خۆی. وەکو پارەی تەزویر لە قەزای سۆران 25 ماندیتیا و 5,000 و 10,000 و هەموو نەوع پارەک تەزویر هەیە. ئەمە سەرافەکان شارەزانە و دەست بەجێ ئاسایش ئاگادار دەکەنەوە و ئەلحەمدولیلا ئاسایش بەرقەرارە و تەزویر لێرە هەیە و یعنی ئەو پێش چاویش کەتیە. تیمی پەیام بۆ زانیاری دەستکەوتن لە سەرە و پارە سەختەیە کەوا 25,000 باسی لێوە دەکرێت کەوا کەوتۆتە بازاڕی سۆرانەوە سەردانی بازاڕی ئاڵوگۆڕی دراوی لە سۆران کرد. ئەوانیش ئەم گومانەی هاوڵاتیانیان نەشاردەوە و بەڵام ئەوان دەڵێن ڕێژەکەی بەو شێوە نییە کەوا مەترسی بۆ سەر بازاڕ هەبێت و لە ڕێگای ئامێرەکانیانەوە زۆر جار دراوی سەختە ئاشکرا دەکەن. بەنسبەت تەزویری ئەوەی کە ئێستا لەناو خەڵکی باوە زۆر کە باسی 25 یەکەن 25 بەو شێوەی نییە کە بڵێ بە شێوەیەکی دیاریکراوە یان محدود کەسێک بینیتە ناو بازاڕی ما یان بینیتە دوکانی من بەتایبەتی ئەو شتانە بەشی زۆری لە ئەوەی دەرەچی لە دەستی جوملەچێکی دەرەچی یان کابینی کۆمەڵە پارەکی خڕکاتەوە نەیزانێت کا 25 تەزویرە وەریگرتێکە تەلایمە بە بەهۆی ئەوەی کەمە جیازی زیرەکن هەیە و جیازی باشن هەیە لەو ڕێەوە ئەتوانین دیاری بکەین یان دیار بیت تەزویرەکە بەتاکید یعنی هەیە هەم لێرە هەیە و هەم خەڵکی دوکاندار زۆر زادرێ دەینی دەرێت تەزویرم درایتێەوە ئاگاشی لێ نەبووە ینی بەتایبەت تێبینی هەیە شارەزای تەزویری نییە لە ناومە بەدەگمەن ینی دەتوانن بە سەمەدا ساغ بکەنەوە بەبوونی ئەو جیهاز و ئەو دەستگایانێک کە ئێستا هەن لە بازاڕی کە توانای ئاشکراکردنی تەزویریان هەیە هەم ڕێژەی تەزویری کەم کردیا هەم هۆشیارێکی ینی خەڵکیشی وشار کردیتەوە چونکە خەڵکی زۆر ئێستا بەکاری دێنی و هەم توندی و بە دوواداچوونی دەستگا ئەمنیەکانیش وای کردیا خەڵک بیر لەو کارە نایاسایی نەکاتەوە. پەیام بۆ زانیاری وەرگرتن لە سەردراوی ساختە لە بازاڕی سۆران پەیوەندی کرد بە پۆلیسی سۆرانەوە بەڵام ئامادە نەبوون لێدوان بدەن بە بیانووی ئەوەی تاوەکو ئێستا هیچ هاوڵاتیەک سکاڵای لای ئەوان تۆمار نەکردووە. ئازادۆ مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.